کۆمەڵگایەکی بەدوور لە خەسارە کۆمەڵایەتیەکان لە گرەوی ڕووخانی کۆماری ئیسلامیدایە. ئەمڕۆ دووشەممە 26 مانگی ژۆێن بەرابەر لەگەڵ 5 مانگی پوشپەڕ هاوکاتە لەگەڵ دوو بۆنەی گرنگی جیهانی. یەکەم ڕۆژی جیهانی پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە و دووهەم ڕۆژی جیهانی خەبات دژ بە مادەی هۆشبەر. ئەم بۆنانە لەلایەن کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە دیاری کراون. کۆماری ئیسلامی لە زمرەی ئەو وڵاتانەیە کە سەبارەت بە هەردوو بابەتەکە لە ڕیزی یەکەمی تاوانبارانی کردداری ئەشکەنجە و بازرگانی کردن بە مادەی هۆشبەر کە قرارە ئەمڕۆ و بیرهێنەرەوەی خەبات دژ بەم دوو دیار دەیەبێت قراری گرتووە. ئەگەرچی کردداری ئەشکەنجە لە زۆربەی وڵاتانی دنیا کانێونەرەکانیان لە کۆبوونەوەی گشتیە و ڕێکخراوەدا بەشدارن باوە، بەڵام لە نێو دەوڵەتانی دنیادا کۆماری ئیسلامی پلەی یەکەمی لە ڕەچاوکردنی ئەشکەنجەی وەحشیانە و درێژماوەدا هەیە. ئەم ڕژیمە بۆ بەکارهێنانی ئەشکەنجە لە ژێر ناوی حەد و تەعزیرات پاساوی شەرعی و یاسایشی هەیە. گەلێک جار لە بیرەوەریەکانی داهاتووە کە زیندانوانان و ئەشکەنجەگەران بەو زیندانیانەی لەسەر هەڵوێستی خۆیان دەمانەوە دەوت نایەڵین لێرە بە زیندوی بچێتە دەرێ تا ببێتە قارەمان. لە بواری ڕۆژی جیهانی خەبات دژ بە مادەی هۆشبەریش کارنامەی کۆماری ئیسلامی هەر لەم ڕیزەدایە. گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامی لەو پەڕی خۆیدایە. ئەم ڕاستیە هەموو کەس دەیزانێت، بەڵام ئامارەکان وێنایەکی ئازاردەرتر لەم ڕاستیە تاڵە نیشانەدەن. ئەو ئامارانەی کە هەرجا ناجارێک لە زمان بەرپرسانی حکوومەتیەوە دەبیسترێت ژمارەی گیرۆدەبوانی وڵات بە 3,500,000 کەس و ئامارە ناڕەسمیەکانیش ئەم ڕقەمە زیاتر لە 8 ملیۆن کەس بەراورد دەکەن. ئەگەر مامناوەندی ئەندامانی یەک بنەماڵەی ئێرانی بە 4 کەس لە بەرچاو بگرین، بەم جۆرە زیاتر لە 30 ملیۆن کەس لە دانیشتوانی وڵات گیرۆدەی کێشەی گیرۆدەبوون و ئاسەوارەکانیان لە بنەماڵە و کۆمەڵدا. لەسەر بنەمای ئەم ئامارانە نەتەنیا ژمارەی سەرجەم گیرۆدەبووان زیادی کردووە، بەڵکو و تەمەنی گیرۆدەبووان لە نێو لاوان و تازە لاواندا گەلێکدا بەزیوە و گەیشتووەتە خوارتر لە تەمەنی 14 ساڵی. بەپێی ئەم ئامارانە ڕۆژانە نزیک بە 500 کەس بە ژمارەی سەرجەم گیرۆدەبووانەوە زیاد دەبێت و ساڵانە زیاتر لە 800 تۆن مادەی هۆشبەر لە ئاستی وڵاتدا سرف دەکرێت. خەڵک باش دەزانن سەبەبکاران و ئاملانی سەرەکی بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرکێن و سەوداگەرانی مەرگ لەکوێ دانیشتون. هەمووان دەزانن کە سەری هەودای ئەم بارودۆخە و بازرگانی مەرگ بەکوێوە بەسراوەتەوە و چۆن فەرماندە نظامیەکانی سەرەوەی کۆماری ئیسلامی و سەرانی حکوومەت و چەقۆکێشانی لیباس شەخسی کە لە خزمەت ڕژیمدان لە تۆڕە مافیاییەکانی بەرهەمهێنان بڵاوکردنەوە و فرۆشتنی مادەی هۆشبەر لە نێو خۆدا و هەناردەکردنی بۆ دەرەوە گلاون و چۆن شەبەکەیەکیان لە تاوانکاری حرفەیی هەر ئەوانەی کە تیمی ئەمەلیاتی دژ بە قاچاقچیانی غەیرەخودی مادەی هۆشبەر فەرماندەیی دەکەن، سەردارانی سپا و مدیرانی بنیادە ڕەنگا و ڕەنگەکان لەم شەبەکە مافیانەدا ڕێخستووە تا ئەم کالە ماڵوێرانکەرە پرسوود و قازانجە بخەنە بازارەوە و لەو ڕێگایەوە ئیرادە و شور و شعوری لاوان نابوت بکەن. کۆماری ئیسلامی ڕیاکارانە بە جێگای ڕۆژێک هەفتەیەکیشی بۆ خەبات دژ بە مادەی هۆشبەر لە ژێر ناوی تێکۆشان دژ بە مادەی هۆشبەر تەرخان کردووە و چەند ساڵێکە بەم بۆنەیەوە کۆمەڵێک شانۆگەری ڕیاکارانە لەسەر تاسەری وڵاتدا کە یەکێک لە ئامانجەکانی وەرگرتنی یارمەتی ماڵی زیاتر لە ناوەندە نێونەتەوەیەکانی خەبات دژ بە مادەی هۆشبەرە بەڕێوە دەبات. لە سەرەتای ئەم هەفتەیەدا کاربەدەستانی دەوڵەتی، فەرماندەکانی سپا و هێزی ئینتزامی، ئیمام جومعەکان و ستادی خەبات دژ بە مادەی هۆشبەر هەرا و هوریا و تەبلیغاتێکی فریوکارانەی زۆریان دژ بە مادەی هۆشبەر خستۆتە ڕێ. ئەم هەرا و هوریا تەبلیغاتیە لە حاڵێکدا بەڕێوە دەچێت کە کۆماری ئیسلامی وەک هۆکاری بوونی ئێعتیاد بە یەکێک لە گەورەترین خەسارە کۆمەڵایەتیەکان لە نێو خەڵکی ئێراندا ناسراوە.
توێژینەوە بەڵگەمەندەکان نیشانی ئەدەن کە سوپای پاسداران عاملی قاچاغ و ترانزیتی مادەی هۆشبەری بەرهەم هاتوو لە ئەفغانستان بەرەو تورکیە و ئوروپا و خاوەندار و دامەزرێنەری ژمارەیەکی زۆر لە لابراتۆرەکانی بەرهەمهێنانی مادەی هۆشبەری شیشە و بڵاوکردنەوەی لە نێو لاوانی ئێرانی بە تایبەت لە ناوچە کوردنشینەکانی ئێران و عێراقا. سوپای پاسداران پاوانکەری کڕین و فرۆشتن و سەوداگەری مادەی هۆشبەر لە ئێرانی لە اختیاردایە و فەرماندە سەوداگەرەکانی ئەم ناوەندە لە بەرهەمهێنان قاچاغ و بڵاوکردنەوەی مادەی هۆشبەر قازانجێکی زۆر دەخەنە گیرفانیانەوە کەوایە عاملی سەرەکی گەشە و پەرەسەندنی گیرۆدەبوون و معتادبوونی لاوان بە مادەی هۆشبەر لە ئێرانن. بەم ئێعتبارەوە خەبات دژ بە مادەی هۆشبەر و پەرەپێدانی لە کۆمەلگای ئێراندا گیانیە لە خەبات دژ بە کۆماری ئیسلامی. کۆمەلگایەکی سالم و بە دوور لە مادەی هۆشبەر و ئەشکەنجە لە گرەوی ڕووخاندنی کۆماری ئیسلامیدایە.